بینەرانی ڕووداو ئەم کاتتان باش لەگەڵ ئەو ئاستەنگانەی لە بەردەم بە بازارکردنی پیشرەسازی فیلم لە هەرێمی کوردستان هەیە بەڵام هونەرمەندانمان هەر بەردەوامن و بەردەوامیش بەرەو پێشەوە چن بڕیارە فیلمێکی دیکە بە ناوی خۆشەویستی لە سەردەمی کۆرۆنا لەم ماواندا لە سینەماکانی هەرێمی کوردستان پێشان بدرێ لەسەر ئەو فیلمە میوانێکی خۆشەویستم لەگەڵا دڵنیام هەمووتانەی ناسن کە بەڕێز شوان عەتووفە خاوەنی بیرۆکەی فیلمەکەیە و نووسین و دەرهێنانی فیلمەکە شەرکاری خۆیەتی بەخێر بێ کاک شوان. زۆر سپاس دەکەم هەر بژیت. کاک شوان سەرەتا ئەمەوێت لەوە باس بکەین کە چۆن بوو بیرۆکەی ئەو فیلمت بۆ هات. ڕاستیە لە سەردەمانی هاتنی کۆڤید-19 ڤایرۆسی کۆرۆنا کە ئیتر وردورت شەقامەکان چۆڵە بوون و شارەکان چۆڵە بوون لە دنیاەوە لۆکداون دروست بوو و ترسی ئەوە بڵاو بووە کە ئیتر کۆرۆنا ئازار بە هەموو ماڵەکانە گەێنێ و بەلێ شاو لە هەموو وڵاتەکانە خەڵک تووشاری مەرگە بووە بۆ ئەو ڤایرۆسەوە. لەو ڕۆژگارانەیە توانای ینی با بڵێن بەڵگەی ئەوەم پێ بوو کە بتوانم بچمە دەرەوە هاوکاری هەندێک هەژار و ئەوان کەسانی کە کەم دەرامەتوانن ینی توانی بچمە دەرەوە و بتوانم زشتی سیر ببینم لە دەرەوە کە فەنتازیای چۆڵی شارەکەم یا چۆڵی و گەڕەکەی من تایژیم دواتر ئەندێشەکردنی چۆڵی گۆی زەوی بە تایبەتی لەو کاتانەیە بوو بیرۆکەکەم بۆ هاوکە بە تایبەتی ئاژەڵەکانم بینی ئازادن لە دەرەوە مرۆڤەکان کۆیلە لە ماڵەکانیانە ئەمە کۆنسێپتێک بوو ئیتر ئیشم لەسەر کرد. کاکشان وەکو لە پۆستەرەکەی دەرەکەوێ و ئەکتەرەکانیش زۆربەی ئەکتەری کۆمیدین وا دەرەکەوێت کە فیلمەکە کۆمیدیە اینجا کۆرۆناش زەحمەتی و کارەسات بوو بۆ هەموو زەوی بۆ هەموو مرۆڤایەت. بەڵێ چۆن ئەتوان ئەو دوانە بەیەکەوە کرێ بدەن؟ من کۆرۆنا سەردەمی کۆرۆنا بەهانەیە بۆی زۆر بابەت و مەسلەی گرنگ دەربارەی مرۆڤ ئێستا لەسەر زەوی لە هەموو کۆمەڵگاکانە وەکو ئەو کەمە شکستەی کە لە ڕووی تەندروستیەوە لیبرالیزمی نوێ هێنای کە خەستەخانەکان هەرگیز بیریان بواری سەکتەری تەندروستی لە زەویە تەنانەت لە دەوڵەتە زۆر پێشکەوتەکانە هەرگیز بیریان لەوە نەکردبووە کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئاوا نەخۆشی زۆرمان هەبێت چی بکەین بەڵام بیریان لەوە کردبووە کە بەردەوامە بێت چەک و تەقەمەنی و جبەخانە و تۆپ و تانشی زیامان هەبێت لەبەرەوە جۆرێک لە بەهانەیە سەردەمی کۆرۆنا بۆی قسە لەسەر مەسلەی مێدیا مەسلەی قەزی ژن مەسلەی لیبرالیزمی تازە گەیشت بە مژدەکانی لەسەر مەسلەی ئۆنلاین لەسەر مەسلەی مەفهومی ئەوەی کە مرۆڤی هاکرا ئەوەی کە توانی بە ئاسانی بگەیتە هەر کەسێک لە هەر کونجوکە لە بەرێکا بێت لە ڕووی ئەمنیەوە لەسەر مەسلەی بەها قیمەتی مرۆڤ و بەراوردکردنی بە ئاژەڵ لەم ساتەیە یعنی زۆر مەسائل هەیە کە بە بۆنەی سەردەمی کۆرۆناوە من باسییانەکەم لەبەرەوە لەسەرەوە نەوەستام لەسەر مەرجی مرۆڤەکان نەوەستام لە سەردەمی کۆرۆنا بەڵێ بۆیە بەو شێوەش من بە درامێکی کۆمیدی ئەتوانین بڵێن ڕۆمانسیش بینیم تۆزەکەی تەنانەت ینی چیرۆکی لابەلای خۆشەویستیشی تیا خۆشەویستی بە تەنها بە چەمچی نێروم بینی نێرومێنە. بەڵام اینجا ئەوە ئیشتان لەسەر بابەتێک کردووە کە پێم وایە خۆتان ئەزمونتان لەگەڵی هەبوو کاتی خۆی جەنابیشتان تووشی کۆرۆنا بوون. بەڵێ ئەوە چ کاریگەریەکی لەسەر ئەوە هەیە کە فیلمێکی لەو شوێتان بەرەمێناوە؟ دووبارە یەکەمەوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و بەرامبەر بە مرۆڤ نەوەستاوم بە تەنها لەو سەردەمەی کە کۆڤید-19 هات کۆمەڵێک حاڵەتی تراجیدی کۆمەڵێک حاڵەتی کۆمیدی و فانتازیش دروست بوو لەسەر بە بۆنەی ئەو فەزایەوە بە بۆنەی ئەو ئەتمۆسفێرەوە من کۆمەڵێک قسەی ترم کرد لەبەرەوە تەنانەت مەسەلەی ئەوەی کە ئەگەر لە فیلمەکەیە ئەگەر کارکتەرێکە بێت تووشی کۆرۆنا بێت تەنانەت دەوەش بە کۆمیدی تەرحم کرد لێش هەر بابەتان کردووە ئەڵەم ئەگەر هەبێت. بەڵێ اینجا کاری کاستین کێ کردوێتی بۆ فیلمە چۆن بوو کە ئەو ئەکتەرانتان هەڵبژارد؟ ئێمە ئەم فیلمە لە بەرەمهێنانی کۆمپانیای سۆمارکتینگە و هاوڕێی ئەزیزم کاک سۆران عوسمان پرۆدیسەری کارەکە بووە لەگەڵ ئەوانە کە اتفاقمان کرد کاری تر
پەیوەندیکردن بە ئەکتەرەکانە و ئەوان گرتیانە ئەستۆ بەڵام کاری کاستینگی فیلمەکە خۆم کردومە لەگەڵ هاوکارەکانمە لەگەڵ یاریدەدەرەکانمە. بەڵە اینجا کاک شوان یەک شتی دیر لە کاتی وێنەگرتنە ئەو کاسێکە لەگەڵ تابوون بەشێکیان زۆر هونەرمەندی کۆمیدین کاک ئەحمەد جۆڵا کاک ماهیر حەسەن هەروە کاک ڕێشان کاک مستەفا ئەحمەد ئەمانە لەو کاتەیە چ یادەوەریەکی خۆش هیچ شتێکی خۆشە بوو کە بتانەوە باسی بە دڵنیاییەوە ئەو بەڕێزانە هەر بوونیان خۆیان بەروی ئەزمونێکی زۆر زۆریان هەیە لە ناو یادەوەری ئێمەیە کاک بەڕێز مامۆستا مستەفا ئەحمەد کاک ماهیر حەسەن کاک ئەحمەد جۆڵا مامۆستا سیروان جەمال جا سروشخان جا کاک ڕێشان جا کاک شوانکەری منجا ژاڵەخان کامانە کتەری باش و ناسراون و لەگەڵ کۆمەڵی گەنجی زۆر زۆر جوانی تازە و لە کتەری جوان کاک زەریا مەسەلەن ئەوانە هەمووی بەتایبەتی لەگەڵ ئەم گروپە ئەم گروپێکی ئێستا لەسەر پشتمانەوە وەستاون بەدڵنیاییەوە ینی دڵنیایگەڕۆژ یادەوەریەک لە خەیاڵایە لەو کاتەیە وەڵڵاهی زۆر نازانم هەموو خۆی ئیشەکە کۆمیدیە بەڵێ کارکتەرەکان خۆی کۆمیدین ئاتمۆسفێرەکە کۆمیدی بوو لە بەروی گەرمایەکی زۆر زۆر بوو ینی ئەوانە ئەتر نازانم چی بۆ باسکەم ینی بەتەنهاوە نەبێکە کەکری ئیسفادە لە پشت کامێرای ئێمە بکەن و بیبینن ینی سعات نەبووە کۆمیدی نەبێ پشت کامێراکەش بڵاوکەنەوە دوای ئەتوان قسە لەگەڵ پرۆدیسەرەکە بکەن و ئیسفادەی لێ بکەن لە پشت کامێرا لە بەروی بەڕاستی هەم وەکو مەسلەی ئەوەی کە چۆن چەند زۆر چەند بە گرنگی چەند پرۆفشنەلانە ڕاهێنانمان لەگەڵ ئەکتەرەکانە کردووە خۆمان ئامادە کردووە و هەمیش ینی سوودی هەیە چەند کۆمیدی بووە چەند لەو گەرمایە چکە مەسەلەن ئەمانە گەرم کەوتینە مانگە حەوت و هەشتەوە لە ڕاستیە زۆربەی کات لە سەعات چواری ئێوارە دەستمانێک پێکرد بۆ چواری بەیانی وە ڕۆژە خەوتین ئەمە هەموو ژیانی ومانی هەڵگێڕابووە تقریبا و دۆخێکی کۆمیدیش دروست کردبووە بەڵێ کاساتی زۆر زۆر کۆمیدی و خۆشە بوو لە یشەکە بەڕاستی باسی پرۆدیوسەرت کرد کاک شوان تەمان لە کوردستان کێشەی بە بازارکردن بەعام هەیە بۆ فیلمەکان بەتایبەت لەم ساڵانەی دوایە خۆشبەختانە کەمێک پێشکەوتووە بەڵام ئەمە بزانام لەم بۆ ئەم فیلمە چۆنەتانەوە مارکێتین بکەین بۆی خەڵک زیاتر بێت سەیریکە هیچ پلانێکتان هەیە کە ئێستا جەنابیش ئاگاداربی لە ڕاستی ئەم بابەتە پەیوەندی بە پرۆدیسەری بەڕێزەوە هەیە ئەوەی من ئاگادارم کە پلانێکی تۆکمە و پتە و باش دانراوە بۆی کە لە داهاتووە بیگەێنە جەماوەری کوردستان و هەم عێراقیش لەبەری کۆنسپتەکە زۆر زۆر یونیڤەرساڵە ینی هەموو کەسە لی تێگاکە دوایەوە بۆ فستیڤالەکان دوایەوە بۆ ئەوروپاش بەڵەوە کۆمە فلیمانێکە کە ساڵانی پێشوو کرابانجاتە بێنێتەوە سەر باشی و خراپی یا حەزلێکردن و حەزێ نەکردنی بینەرەکان بەڵام پلانی بۆ دانراوە بۆ خۆشحاڵانش ڕوودا و سپۆنسەری میدیایی ئێمەکە بۆ خۆشحاڵیەوە ئیتر پلانەکە چۆنە ئەوە لای بەڕێزیانە بەڕاستی جەنابەت هەم ئەکتەری هەم دەرهێنەر لەو فیلمەشە ڕۆڵی دەرهێنەرت هەیە قەت هەبووە ڕۆژێک لە ڕۆژان لە کاتی وێنەگرتندا بڵێ خۆزگە خۆشم ئەکتەر بوومە لە شوێنەکە ڕۆڵێکم بگەڕایە حەز لە کام ڕۆڵیان بوو زۆرتر لە ڕاستیە ئەم ئیشە زۆر بەدڵ باوڵێن نووسیم تاوان لەبێ لێرەوە کاک شوانکەری من بیر نەچێکە لە قۆناغی سێمی نووسینەوەی سێمە لەگەڵمانە بوو تەنانەت ئەویشانی بەشدار بوو وەڵاهی ناتوانم بڵم یەک کارکتەر بە زۆر سات هەبوو حەزمەکە خۆم من مەکتەر بوومە لەوێ لە بەرەوەی زۆر جوانە ینی ئەکتەرەکان یەکەم ئەگەیشتنەوە ئاستی کە بە جوانی نواندن بکەن دوم ساتەکە خۆی جوان بوو دیمەنەکە خۆی جوان و هەنێک کات حەزمە کرد لە سەرم کورسیانە بوومە لەوێ بوومە لە بەردەم کامێرەکە بوومە چەند جار دەستکاری تێکستەکەتان کردووە با بڵێن نووسینەکە چەند جار پێیا چوونەتەوە چەندێک پێیەوە خەریک بوون نزیکەی ئەتوانم بڵێم بە گشتی دەمانک خەریکی سکرپتەکە بووین 6 چاپی لێ نووسرایەوە 6 جار لە سەرەتاوە 6 جار تا گەشتینەوەی کە تەنانەت دەکاتی ئیشی شامسن گۆڕانکاری بەسرا بەزۆکو نووسینەوە سەرەتا لەگەڵ خانم ڤینۆس قازی و کاک ئەمجەد یوسفی دواتر خۆم دواتر لەگەڵ کاک شوانکەریمە دواتر دووبارە خۆم ئاوە و شێوەیە
هیچ کێشەیەکتان ڕووبڕە بوویەوە لە کاتی وێنەگرتنەکەیە؟ لە کاتی وێنەگە لە کاتی بەرهەمێنە گەرمە جگە لە گەرمە هیچ هەموو شتێک باش بوویانی هیچ شتێک بەس گەرمە هیلاشی کردین بەڕاستی زۆر وە قورساییەکی تری هێنە سەرشانمان مەسەرەن تۆ لە کاتی وێنەگرتنە ئاماژانە دێ بۆ ئەکتەرەکان کە ئەکتەرەکان ئامادە بن کامێرا حاضر بێت دەنگ حاضر بێ ئاکشن بۆ نمونە ئێمە لەگەڵ ئیزافە بوو وەردەکان پوژێنەوە ئەوەش ئیزافە بوو بۆی لەبەرەوە کە کاتم ئەیا من بۆی تێبینی بەم وەردە ئیشێکەکان گەرمایان بۆ مەیکەپ تێکەچێ کە دەستمان پێ کرد وشێک لە یا ئازە ئەکستراکانی ئەمە بوو و بەردەکانیش بژێنەوە ئەو ئەنی گەرما هیلاشی کرد بێ بەڕاستی جگەلەوە بەگشتی ئەگەر باسیەوە بکەین کێشە لە بەردەم بەرهەمێنانی فیلم لە هەرێمی کوردستان چییە بەگشتی کێشە هەمیشە کێشەی بودجێ کێشە سەرەکێ کێشەی ئەوەی کە ئارامیەک نییە لە مەسەلە ینی ئێمە لە ماوانە کۆڕەکەم کرد کە دەربارەوەی سینەماکار و نائارامی لە مێژووی دروستبوونی فیلمەوە حتا لە پارچەکانی تری کوردستانیش کەم فیلم ساز هەبێ لەوانە ئلا کوردەکانی کە خەڵکی وڵاتێکی ترن وەکو سوید وەکو نەرویج وەکو فەڕەنسا ئەوانە وەکو تورکیا ئەوانە جۆرێکی کە لەوانێ بتوان ئیسفادە لە سنووقەکانی پارەی فیلم وەرگن بەڵام ئێمە لە باشوور هاوڕێکانمان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لەمانە زۆر قرس فیلم دروستەکەین لەبەرەوەی کێشەیەکی ئەبەدی و ئەزەلیمان هەیە کێشەی بودجێ ئەم کێشەی بودجێ هەل ناکرێت کە چەندین ساڵە بەڕێز داگاداری قسەمان لەسەر کردو لەم بارەوە بەڵام لەگەڵەوە شایتر بەردەوامی ئیشەکەین هیچ ڕێگەیەکتان لایە هیچ پێشنیازێکتان هەیە خۆتان بۆ چارەسەر من خۆم من هیچ قسەیەکم لەو بارەوە نەماوە یەک پلان هەموو شتەکان باس کردووە یەک پلانم هەیە لە ژیانمە بەزیش لە دەربارەی ئەوەی چۆن سینەما پێشکەوە و چۆن پێش نەکەوە و چی بکە هیچ قسەیەکم نەماوە هەموویم کردووە بەڵام تاکە شتێکە ڕوونە لە بەرچاویدام هەوڵ بەم ئیش بکەم تەنها کاکشۆن بابینەوە سەر فیلمەکە بابینەوە سەر فیلمەکە ئەم فلیمە جەنابەت یەکەم جار ڕەنگە خەیاڵێکت هەبوو بێ بۆی ئەمەوێ بزانم لە کۆتاییە ئەوەی کە تەواو بووە ئەوە بوو کە خۆتان ئەتانویست تا ڕادێکی زۆر ینی خۆت زۆر بەڵێ شتم لە دەزا لێە شتم لە دەزا بەهۆی کەمی بودجەوە بەهۆی بێ ئەزمموی هێشتا کڕووی گروپی سینەماوە لە کوردستان بەگشتی هەموو بەشەکانیەوە شتم لە دەستدا هەنە شت کە ینی تا ئاستی باوەڕکیانی ستافەکە ئەزان تا ئاستی گریان من لەسەر سێت کە شتێک ئەم میست وا بێت بەو شێوەیە بوو نەبوو نەکرا پێی نەوێران چۆن نەکرا ئەیتر ئەو تەسەور واکەمانی پەیوەندی بە مەسەلی کات بە بەجێت بەم شتانەوە بێ ئەوانەم توش بوو بەڵام بە گشتی تا ئاستێکی زۆر ئەوەی کە ویستم لە ڕتم لە وێنە لە ئاکتینگ لە شێوازی ئەتمۆسفێری فیلمەکە لە مەسلەی فرەیمەکان دەسم کەوت پێشبینیت چییە لە پێشوازی خەڵک لە فیلمەکە لە هەموو فیلمێکە ئەم قسەیەکەم کە ئەم پرسیارم لێکەن نازانین دیار نییە نازانم بەڕاستی نازانم ینی نازانم ئەم پەیوەندی بە منمە ئیشمان کردووە هەموو کەسێک هەموو فیلم سازێک بە هەر ژانرێک کە کارەکات ئەوێت بگاتە زۆرترین بینەر ئێوە زۆرترین بینەر لێ ڕازی بێکو وایە تۆ خواردنێک ئامادە بکەی بۆ میوانەکانت حەزەکەی کێنە تەوێت سپرایز بن بۆی کە ئەم خواردنەش دانراوە ئەوەشە حەز لە خواردنەکە بکەن و تامی لێ بکەن و کە ڕۆشنەوە باسی بکەن هەمان شێوەیە من نازانم حەز لەم فیلمەکەن حەزی لێ ناکەن پێیان خۆشە بێت پێیان خۆش نابێت بەڵام بەدڵ ئیشمان تیا کردووە و خۆمانمان و کردو ئەوەی کە وزە و توانای ئێمە بووە لەم شێوازە فیلمە لەم کاتەیە بەکارمانێنەوە ئەوەی لە تریلەرەکە کەمێک پێشەسە سێرم کرد تۆزێک کێشە هەیە لە نێوان وابزانام کاک مایر حەسەن و کاک ئەحمەد جۆڵا کێشەکانیان چۆنە لەسەر چینەکە تۆزێک ڕۆیە ناو فیلمەکەەوە لە ڕاستێت چیرۆکە لەسەر شتی زۆر 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 بەسیت ینی بیناکراوە چی زۆر ئاسان چۆن بڵێسە ئەگەر ئەو کوپە لەویا بێ یا لەویانە بێ
قژە بەلای ڕاستا بێ بەلای چەپا بێ کە خەوی گڵۆب داگیرسە یا دانەگیرسێ تۆ دلی سەوز لەبەرەکەی یا زارد ینی من لە پێش تۆ بڕۆم بۆ ماڵی پورم یا تۆ نازام تۆ مهمتری یا من شتی پچکۆلە پچکۆلە شەڕە لەسەر شتی پچکۆلە پچکۆلە بەڵام کاتێک کە لەسەر شەڕە بێ لەسەر شتە پچکۆلە پچکۆلەکان لەسەری ناوەستین شەڕە گەورەکان دروستە بن لێرە ئیشمان کردو ینی وەک ئەگەر ینی هەتا ئەگەر لەسەر مەفهومی شەڕ سەیری بکەی هەتا لە کۆمەڵگای خۆشمانە ینی شەڕی گەورە ڕووی یاوە لەسەر شتی زۆر زۆر پچکۆلە پچکۆلە لەبەرەوە لەسەر ئەو ستراکچەرە ئیشم کردو کە فیلمەکە و بینی تێگەی ینی ململانەیەکی لەسەر شتی زۆر زۆر ئەتوانی بڵین پوچ بەس کۆمەڵگاکەمان پڕ لەو شتە پوچانە دوای لە ناکاو گەورە بێ پڕ لەو شتە پوچانە یانی بنمونە پێ وڵم کێسەی سپۆن بەس بنمونە قسەیەکی جۆرێک کە قسەمان دەربارەی مۆبایل کردو و نەتیجەیەکیشمان هەیە لەگەڵ مۆبایلە و بە ئینسان ئەڵێن بێوا بکەیت بەم شکڵە بکەیت لەگەڵ مۆبایلە و ئەم مەسەلەی مۆبایل و ئۆنلاین و ئەنتەرنێت ومانە چی لە فامیلی کردووە و چی لە مرۆڤ کرد پەیوەندەکانی چۆن هەڵتەکان و ئەمە مشکلێکی گەورەی بەشەریەتە ئێستا کە ئینسان یعنی خەریکە نەک ئاگای لە خۆی نامەنێ خەریکە ینی چێتە فەزایشی ترەوە خەریکە ئێستا جیزەی کەش متەتەوەر ینی ئینسان و ئامێرەکان ئەوەی کە یۆڤاڵ ئەیلێت ئەو فیلسوفە ئیسرائیلیە مرۆڤی هاکراوە لەم بارەیەوە قسەمان کردو لەسەر مەسەلەی مرۆڤ دەربارەی مێدیا لە کۆمەڵگای ئێمە قسەمان کردو لەسەر مەسەلەی ژن قسەمان کردووە لەسەر مەسەلەی خۆشەویستی بە فۆرمێک کاتان نانە ڕۆمانی خۆشەویستی لە سەردەمی کۆلێرای مارکیزمان تەوزیف کردووە لە خەتێ لە خەتەکانە یعنی ئیشێکی ئاوا شەپۆلدارە ڕوا تا کۆتایی لە کۆتایی هەدەفانەوەی ئامانجمانەوەی کە بینەر زۆرترین شتی بەرکەوت زۆرترین مانایی بەرکەوت بێت کە بە ستایلێکی ڕەخنە ئامێز پێشکەشمان کردو جەناب لۆکو دەرهێنەر پێت وایە خاڵی بەهێزی فلیمەکە چییە لە هەموو شتێک دیارتر هەر فیلمەکە خۆیەتی بە هەموو ڕێگەزەکانی بە خاڵە بەهێزەکانی ئەم فیلمە زۆر زۆرن چیرۆکە باز ناکەم بەڵام چیرۆکە زیاد لە حەد سەرنجڕاکێشە بێ بۆ بینەران ینی ئەم ئەو ئەتوانم ئەم مژدەیە بەم بە تۆ بە بینەرەکانی هەموو کوردستان زیاد لە حەد سەرنجڕاکێشە بێت زیاد لە حەد نازانم لێرە قبول کراوە یا قبول کراوە ئەمە بیرکردنەوەی من بووە ڕتمێکی زۆر زۆر جیاوازی کۆمیدیا بینن شکڵێکی جای کۆمیدیا بینن ئەکتەرەکان زۆر زۆر بەهێزن و وێنەگرتنمان زۆر زۆر ئاستێکی بەرزی هەیە تا چەندێک پشتان بە گەنج بەستووە لە زۆر لە هەموو لایەنەکە لە هەموو لایەنەکانەوە دەنی هەستن دووبارە پێتەڵم پشت کامێرایی شەکە بینە هەمووی گەنجی تازە پێگەیشت توی خۆشیاری زمانزانی کۆمپیوتەرزانی پلاندانەری چاگەوەی کە کرویەکی سینەما یانی من پێ بڵم لەسەر سێت بووین لەسەر لۆکیشن بووین لە تەسویرایی دەنێک برادەرمان لە سینەماکار لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتن بۆ لەمانە بەڕاستی سەرسان بوون بە شێوازی بەڕێوەچوونی سەر سێت ئەوە لە گلەیشەکە گەنجی زۆر زۆر تازە ئەکتەری تازانی حوت گەنجی ئەکتەری تازە ئەبینیت لەم فیلمە کە باش ئەکتینگ مەسا حەشیان زۆرە پەنتەیان زۆر زۆرە این بۆ یەکەم جاریشە ینی ئەیان بینین لە پەنا ئەو ئەکتەرە زۆر بە ئەزمون و زۆر باشە کۆمیدیانەیە حوت هەشت ئەکتەری تازە پێشکەشەکان فیلمە زۆر سپاس کاکشوان زۆر خۆشحاڵم بەڕێزیت بینانانی ڕوودا و خۆشحاڵ بووم لەگەڵتان نبووین زۆر زۆر سپاس خواتان لەگەڵ